کۆمەڵی ئیسلامی وەک هێزێکی کاریگەری کۆمەلگا هەمیشە لە داهێنانی میدیایی و خزمەتکردن بە کۆمەلگەی کوردی پێشەنگ بووە. لە ئێستاشدا خاوەنی چەند کەناڵێکی لۆکاڵی و ئاسمانیە کاریەکەیان بە ئاراستەیەک خزمەت بە موسڵمانان دەکەن. لە نێویشیاندا کەناڵی بانگەواز کە یەکەمین کەناڵی کوردی تایبەت بە بانگەواز و پەروەردەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان. لە میانەی کردنەوەی باڵەخانەیەکی تایبەت بەو کەناڵەش بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ هەبوونی کەناڵێکی بانکخوازی و پەروەردەی با گرنگ و پێویست زانی. ژمارەیەکی زۆر لە کەناڵ لە هەرێمی کوردستانە کراونەتەوە، هەندێکیان خاوەنداریان هەیە، هەندێکیان بێخاوەنن، زۆربەی هەرە زۆریان ئامانج و مەبەستیان هەڵوەشاندنەوەی خێزانی کووردە بە ئەنواع بەرنامەی دۆبلاشکرا و فلیم و دراماوە خەریکن خێزانی کورد هەڵدەوەشێنەوە. ڕۆڵی کەناڵی ئاسمانی بەنگەواز و کەناڵەکانی کەی لەو جۆرەیە کە زیاتر ڕۆڵی خۆیان بگەڕن. ناکرێ فەزڵ و بەخشندەیی و ماندووبوونی لەسەر و هەمویانەوە جەنابی ماوەسا سەلیم ئێمە لە پێشاو نەگرین، چونکە لە ڕاستیە ئەوە ماندووبوون و هەوڵی ئەو بوو کە ئێمەیان لەو ژێرزەمینە دەرکرد دەرباز کرد کە خەڵکێک گەر سەیری بەرنامەکانی کەناڵی ئاسمانی بانگەوازی دەکرد وای نەدەزانی لە ناو دوو ژووری بچووک و ژێرزەمینە ئەو بەرنامانە پێشکەش دەکرێت. کاتێک کە خەڵکێکت داوەت دەکرد بە خۆشحاڵیەوە داهات، بەڵام کاتێک کە داهاتە سۆدیۆکە دەبینی فعلەن لە ئاسی ئەو کەناڵانەیە. من لێرەوە دەستی مادووی مامۆستا دەگوشم و سوپاسی دەکەم و سوپاسی هەر کەسێک دەکەم لە ڕێگەی مامۆساوە یان لە ڕێگەی هەر برایەکی بەڕێزەوە توانیوێتی هاوکاری ئێمە بکە و هاوکاری کەناڵی ئاسمانی بانگەواز بکە. عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیش لە وتەیەکدا ڕایگەیاند کەناڵی بانگەواز ئەرکێکی گرانی لەسەر شانە بۆ خزمەتکردن و گەیانی پەیامە ڕاستەقینەکان بە چین و توێژەکانی کۆمەلگا. ئەگەر ئەم تۆڕی میدیایی کۆمەڵ نەبا کەس ئاوا بەدلێرانە و بەبێ منەتانە و بە شێوەیەکی زۆر پرۆفیشناڵانە و بە ڕێکوپێشی ئەم پەیامی ئێمە و هەڵوێستەکانی ئێمە و خزمەتەکانی ئێمەیان نەگەیان بە بەو خەڵکە ڕەنگە خەڵک ئاوا دڵخۆش نەبووە، ڕەنگە خەڵک پێی نەزانی بایە. خوا پاداشەنداتەوە، خوای گەورە لەسەر ئەم ڕێیە ئینشاڵڵا هەموو لایەکمان بەردەوام بکە. هەوڵ دەین ئەو پرۆژەی ئێمە خوا پشتیوان بێ فراوانتری کەین، گەورەتری کەین، با بە هەموو خەڵک بە هەموو خەڵکیشە. بەڕاستی کاکە ئەم دینە بۆی ینی بۆ ئیلایی کۆمەڵی ئیسلامی بۆ ئیلایی لایەنێکی ئیسلامی دی مشخەسە. خوا ناردی بۆ بەختەوەری خەڵک، بۆ قازانجی خەڵک، بۆ سەرفرازی خەڵک. دەی ئێمەش ئینشاڵڵا بە هەم بانکردنمان، هەم هەڵوێستمان، هەم کردەوەکانمان و پرۆژەکانیشمان بە شێوەیە بێ کە لە کۆتاییدا هەموو خەڵک بێ، خەڵک هەموو بە خۆی بزانێت. ئەگەرچی خێرومەندان ڕۆڵێکی گرنگیان لە دامەزراندن و پێشخستنی کەناڵەکە هەبووە، بەڵام لای خۆیەوە سەلیم شوشکەی ناسانەی لە تەواوکردنی بینای بانگەواز لەسەر سیستەمی پێشکەوتوو ببینێت. دیتمان کە کەناڵی بانگەواز کەناڵێکە بۆشایەکی گەورەی لە بانگەوازی ئیسلامی و لە گەیاندنی پەیامی خوا بۆ هەموو خێزانێک وە بۆ هەموو ماڵەکان پڕ کردوتەوە. بە پێویستمان زانی کە هاوکاریان بکەین. پێشتر کەناڵی بانگەواز لە ژێرزەمینێکی تەسکی ناخۆشدا بوو کە خەڵک نەیدەزانی جیان ئەوە ناخۆشە و مەجای کارکردنیان زۆر زەحمەت بوو. بۆیە ئێمە بەهەستکردمان بۆ بەرپرسیارەتی هەستین بە دروستکردنی ئەو بینایە بە شێوەیەکی تێروپەر. داوا لە خێرخوازانیش دەکەین بەردەوام بن بۆ کەناڵی ئاسمانی بانگەواز، چونکن بەڕاستی ئەو کەناڵە زەڕورەتێکە و نەمانی ئەو کەناڵە و داخستنی ئەو کەناڵە مەترسی بۆ سەر داوای ئیسلامی بانگەوازی ئیسلامی دروست دەکات. لای خۆشیەوە محەممەد چیمەنی بەڕێوەبەری کەناڵی بانگەواز هەوڵ و ماندووبوونی هەموو خێرخوازانی بەرز نرخاند و ڕاشی دەگەێنێت. لە بەرنمەیاندا ئەم کەناڵە بە جۆرێک پێشخەن هەموو خێزانێک وەک میوانێکی خۆی سەیری بکات. زۆر سوپاسی ناوەندی زانایان بکەم بۆ تەرخانکردنی شوێنەکە و هەروەها سوپاسێکی تایبەت بۆ بەڕێز مامۆستا سەلیم شوشکەی کە بەڕاستی ئەرکێکی زۆری بینیوە، ڕەنجێکی زۆری بینیوە، هاوکارێکی باشی کردوین بۆ تەواوکردنی ئەم بینا. ومێدەوارین ئێمە بتوانین لە داهاتووە خزمەتی باشتری تێدا ئەنجام بدەین، هەنگاوێکی باش بێ بۆ بەرەو پێشبردننی کەناڵەکە و ئینشاڵڵا ئەمە دەستپێکێک بێت بۆ دروستکردنی نووسینگەی تر لە شار و شارۆچکەکانی تر. ماوەی 5 ساڵە
کەناڵی بانگەواز وەک کەناڵێکی بانکخوازی و پەروەردەی ئیسلامی کار دەکات و لە ئێستادا خاوەنی بینەرێکی بەرفراوانە. هاوکات بەو پێی کۆمەڵێک زانای ئاینی لە کاروانی کۆمەڵی ئیسلامی بەردەوام خزمەت دەکەن، بۆیە کۆمەڵی ئیسلامی بە پێویستی زانی کەناڵێکی بانکخوازی بکاتەوە و سەرجەم ئەو مامۆستا ئاینیانە لەخۆ بگرێت کە لە مینبەرەکانی مزگەوت لەلایەن هێزی دەسەڵات دوور خراونەتەوە و بەرپرسانی ئەو کەناڵە دەشڵێن ئەم کەناڵە لە خزمەتی تەواوی بانکخوازاندا دەبێت بەبێ جیاوازی. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.